ایرو مسرور بارزانی شوردار جوات آسایش هرما کردستان پیشوازی مارک بارێتی بالیۆزی فرانسای لە عێراقی کرد. لە دیدارێکدا کە بە ئامادەبوونی کۆنسڵی گشتی فەڕەنسا لە هەولێر بەڕێوە چوو تیشک خرایە سەر دوا پێشڕەوی و هێرشەکانی دوێنەی پێشمەرگە دژ بە تیرۆریستانی داعش بۆ سەر بنکە و بارەگەکانی داعش لە باشووری کەرکووک و هەردوو لا گفتوگویان لەسەر بابەتی ئازادکردنی مووسڵ و ناوچەکانی دیکەی عێراق کرد. لەو بارەیەوە مەسرور بارزانی ڕایگەیاند مووسڵ هەڕەشە دەبێت بۆ سەر ئاسایشی هەرێمی کوردستان ئەگەر وەک بنکەیەکی تیرۆریستان بمێنێتەوە گوتیشی داوای بەشداریکردنی پێشمەرگە لە هەر هێرشێکی چاوەڕوان کراودا داواکاریەکی دادپەروەرانە نییە ئەگەر وەک سوپای عێراق پڕچەک نەکرێت. لە تەوەرێکی دیکەی دیدارەکەدا ڕۆڵی فەڕەنسا لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە تیرۆریستانی داعش و ڕایەنانی پێشمەرگە تاوتوێکرا و ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان داوای فراوانکردنی بەشداری فەڕەنسای لە قەبارە و بوارەکاندا لە باڵێزی فەڕەنسا کرد کە بە شێوەیەک لە ئاست پێداویستەکانی ئاسایشی ناوخۆدا بێت و گوتی شکانی تیرۆریستان لە بەرەکانی جەنگدا لەگەڵ پێشمەرگە وای کردووە پەنا بۆ کاری ترسنۆکانە بەرن وەک ئەو کردەوە تیرۆریستی هەینی ڕابردوو لە هەولێر ئەنجامیاندا. لە بەرامبەردا بەڵێزی فەڕەنسا لە عێراق سوپاسی قارەمانێتی پێشمەرگە و هاوپەیمانی نێودەوڵەتی کرد کە لە ڕوانگە و بۆچوونی جیهانیەوە داعش لە پاشەکشەدایە و گوتی ئێمە باش دەزانین داعش بە تەنها هەڕەشە نییە بۆ سەر کوردستان و عێراق بەڵکو هەڕەشەیە بۆ تەواوی ناوچەکە و جیهانیش.